من وەکو پەیجێکی تایبەتیم هەیە مێخەک دیزاین لە یەکەمین فستیڤاڵەوە بەشداری فستیڤاڵی هەنارم کردووە بە ئیشە دەستیەکانم ئەگەر سێرکەن زیاتر خۆیان لە سمڵ و مێخەک و گوێز و باەم و ئۆشتە فۆلکلۆریانە بینێتەوە کردنی ئەم ئیشانەی من زیاتر بۆ ئاشناکردنی شتە جوانەکانی خۆمانە شتە کۆنەکانی خۆمانە بە گەنجەکانی ئێستا بۆ ئەوەی زیاتر ئاشنابن ئەوەنەی من گەنجەکان شتم لێ ئەکڕن زۆر بەکەمی بە تەمەنەکان لێ مەکڕن چونکە لەوانەیە بە تەمەنەکان تێر بوو بوون لەو شتانە لەو مێخەکە لەو سمڵە لەو بۆنە تایبەتە بەڵام گەنجەکان نییە سەرەتایانە زۆریان پێجوانە اینجا کوالێتیشان کەمێ ئەگۆڕ شتەکانیان ئەگۆڕین دیزاینەکەیان ئەگۆڕین بە شێوازی کە دروستیەکەن خۆت دروست دەکەی بەدەستی خۆت چێ هاوکارتە هاوسەرەکەم هاوکارمە ئەو ئێستا ئیشێکی هەبوو بڕات و بگەڕێتەوە هاوکارمە لە زۆربەی ئیشەکانمە بەڕاستی بۆ ئێمە هەڵەبجەی زۆر گرنگە لەوانەیە بۆ شارەکانی کەوانە بێت چونکە ئێمە هەڵەبجەی کەمێ هەڵەبجە داخراوە وەکو ئەڵێت ئیشکردن تیا کەمێ زەحمەتە کردنەوەی ئەم فستیڤاڵانە بۆ ئێمە زۆر باشە یعنی ئیسفادەیەکی باشی لێکن ئەمە لەلایەنێکیکەوە بۆ ژنانی ئێمە باشە بڕوا بکە لەوەتی فستیڤاڵی هەنار لە هەڵەبجەیە ئەکرێ ڕێژەی ئیشکردنی ژن لە سا 20ەوە گەشتوتە لە سا 8 یعنی ئەوە بەرز بۆتەوە ئەمە زۆر تەسیری زۆرە لەسەر کۆمەڵگەکەمان کە ژنیەتە دەرەوە بە ئارزوی خۆی یعنی ئەتوانێ هەموو ئیشێ بکات مێردەکانیان بە سنێکی فراوانەوە پێشوازی لە ئیشکردنی ژنەکانیانەکەن تو خۆت یەکەم جارە بەشداری دەکەی یان چەند جارێکی در بەشداری و جۆرە فستیڤاڵانت کردووە من لە یەکەمین فستیڤاڵی هەنارەوە بەشداریم کردووە بەس هەنار فستیڤاڵی هەنار بەشداری لە هی کەشا بەشداریم کردووە نێو دەوڵەتی سلێمانی بەشداریم کردووە لە کەلار بەشدار زۆربەی فستیڤاڵەکان بەشداری بین بە پێچوانە